لە درێژایی مێژووی مرۆڤایەتیدا هەمیشە ململانەیەکی سەخت لە نێوان هێزی ڕەهای مادی و هێزی لە بن نەهاتووی ئیماندا هەبووە. مرۆڤەکان زۆر جار ڕوبەڕووی هەڵبژاردنێک بوونەتەوە، ملکەج بوون بۆ ستەم یان وەستانەوە لە پێناو حەقدا، تەنانەت ئەگەر باجەکی گیان لە دەستدانیش بێت. ئەمە تەنها ئەفسانەیەک نییە، ئەمە گێڕانەوەیەکی قوڵی مێژووییە بۆ یەکێک لە گەورەترین ڕووداوەکانی پێش ئیسلام لە باشووری نیمچە دوورگەی عەرەبی، چیرۆکی پاشایەک کە ویستی باوەڕ بسووتێنێت، بەڵام نەیزانی کە ئاگر ناتوانێت ڕۆحەکان بکاتە خۆڵەمێش. ئەمە چیرۆکی ئەسحاب الأخدودە. لە پێش دەرکەوتنی ئیسلام لە ناوچەی نەجران لە یەمەنی ئێستا، پاشایەکی ستەمکار بە ناوی ذوونەواس حکومڕانی دەکرد. ئەو خۆی بە خودای گەلەکەی دەزانی و خەڵکی ناچار دەکرد بیپەرستن. هێزی سەرەکی ئەم پاشایە لە جادوگەرێکی پیردا شاراوە بوو کە خەڵکی پێدەترساند. کاتێک جادوگەرەکە هەستی بە نزیکبوونەوەی مەرگ کرد، داوای لە پاشا کرد گەنجێکی زیرەکی بۆ بنێرێت تا میراتی تاریکی و نهێنیەکانی پێ ببەخشێت. پاشا کوڕێکی مێردمنداڵی بۆ ئەم ئەرکە هەڵبژارد، بێ ئاگا لەوەی ئەم کوڕە دەبێتە هۆی ڕووخانی تەختەکەی. لە ڕێگای گەشتە ڕۆژانەکانیدا بۆ لای جادوگەرەکە، چارەنووس وای کرد کوڕەکە بەلای ڕاهیبێکی خواپەرستدا تێپەڕێت. قسەکانی ڕاهیبەکە کە بانگەشەی بۆ یەکتاپەرستی و پەرستنی پەروەردگاری ئاسمانەکان دەکرد، وەک ئاوێکی سارد بەسەر دڵی تینووی کوڕەکەدا ڕژا. ئەو کەوتە نێوان دوو جیهانەوە، جیهانی تاریکی و وەهمی جادوگەرەکە و جیهانی ڕووناکی و حەقپەرستی ڕاهیبەکە. ڕۆژێکیان ئاژەڵێکی دڕندە ڕێگەی لە خەڵکی گرت. کوڕەکە بڕیاریدا تاقیکردنەوەیەکی گەورە بکات. بەردێکی هەڵگرت و وتی: خوایە، ئەگەر ڕێبازی ڕاهیبەکەت پێخۆشترا، ئەم ئاژەڵە لە ناو ببە. بەردەکەی هاویشت، ئاژەڵەکە کەوت. لەو چرکەیەدا کوڕەکە یەقینی بۆ دروست بوو کە هێزی ڕاستەقینە لەکوێدایە. بە فەزلی خودا کوڕەکە توانایەکی سەرسوڕهێنەری پێبەخشرا. بە دوعاکانی نەخۆش و کوێرەکانی چاک دەکردەوە. دەنگووی ئەمە گەیشتە یەکێک لە وەزیرە کوێرەکانی پاشا. وەزیرەکە هاتە لای و داوای چاکبوونەوەی کرد. کوڕەکە پێیوت: من کەس چاک ناکەمەوە، ئەوە خودایە شیفا دەدات. ئەگەر باوەڕ بهێنیت دوعات بۆ دەکەم. وەزیرەکە باوەڕی هێنا و چاوی بۆ گەڕایەوە. بەڵام کاتێک چووەوە بەردەم پاشا و وتی کە پەروەردگارم چاوی بۆ گەڕاندمەوە، ئەو پەروەردگارەی کە دروستکاری من و تۆیە، زەنگێکی مەترسیدار لە تەختی پاشایەتیدا لێدرا. پاشا شێتگیرتر بوو، بە خێرایی بە دواداچوونی کرد تا گەیشتە کوڕەکە و لە کوڕەکەشەوە بۆ ڕاهیبەکە. ئەو فەرمانیدا هەردووکیان، وەزیرەکە و ڕاهیبەکە، لەسەر باوەڕەکەیان بکوژرێن، چونکە ئامادە نەبوون تەسلیمی ببن. ئێستاش کاتی لە ناوبردنی کوڕەکە هاتووە. کوشتنی ئەم کوڕە بوو بە مۆتەکە بۆ پاشا. فەرمانیدا کوڕەکە ببەنە لووتکەی بەرزترین کێو و فڕی بدەنە خوارەوە. بەڵام لەو بەرزاییەدا کوڕەکە بە دڵێکی پڕ لە یەقینەوە نزای کرد: خوایە، بە هەر شێوەیەک پێت خۆشە
لێمیان دوور بخەرەوە. شاخەکە لەرزی، سەربازەکان کەوتنە خوارەوە و کوڕەکە بە پێی خۆی گەڕایەوە لای پاشا. تووڕەیی پاشا گەیشتە لووتکە، فەرمانیدا ئەم جارە بیبەنە ناوەڕاستی دەریا و بیخنکێنن. بەڵام دیسانەوە هەمان نزا، هەمان یەقین زەریا شەپۆلی دا و سەربازەکانی نقم کرد وە کوڕەکە بە سەلامەتی گەڕایەوە. پاشا لە بەردەم هێزێکی گەورەتردا بێدەسەڵات مابووەوە. کوڕەکە بە پاشای وت: تۆ هەرگیز ناتوانیت من بکوژیت مەگەر یەک کار بکەیت، گەلەکەت کۆ بکەرەوە، لە قەدی درەختێک بمبەستەوە و تیرێک لە تیرەکانم دەربهێنە و بڵێ: بە ناوی پەروەردگاری ئەم کوڕە ئینجا بیهاوێژە. پاشا کە تەنها بیری لە ناوبردنی ئەو دەکردەوە، بەبێ بیرکردنەوە لە دەرئەنجامەکان هەموو خەڵکی کۆ کردەوە. کەوانەکەی ڕاکێشا و هاواری کرد: بە ناوی پەروەردگاری ئەم کوڕە. تیرەکە پێکای، کوڕەکە بە زەردەخەنەیەکەوە شەهید بوو. بەڵام ئەوەی پاشا لێی دەترسا ڕوویدا. لەو چرکەیەدا هەزاران کەس کە ئەو دیمەنەیان بینی تێگەیشتن کە هێزی ڕاستەقینە لای پاشا نییە. یەکدەنگ هاواریان کرد: ئێمە باوەڕمان هێنا بە پەروەردگاری ئەم کوڕە. شەهید بوونی یەک کەس بوژاندنەوەی ئیمانی نەتەوەیەکی لێکەوتەوە. پاشا کۆنتڕۆڵی لەدەستدا، فرمانیدا لەسەر ڕێگاکان خەندەقی گەورە هەڵکن و پڕی بکەن لە ئاگر. بڕیارەکە ڕوون بوو، یان گەڕانەوە بۆ بێباوەڕی یان سوتان لەناو ئەم دۆزەخەدا. بەڵام ئیماندارەکان مەرگیان هەڵبژارد لەسەر ژیانێکی پڕ لە ستەم. چیرۆکی ئەو دایکەی کە دوودڵ بوو بچێتە ناو ئاگرەکە، بەڵام منداڵە ساواکەی بە فەرمانی خودا پێیوت: دایەگیان ئارام بگرە، چونکە تۆ لەسەر حەقی. لووتکەی ئەم تاقیکردنەوەیە بوو. بەڵام ستەمکاری تاسەر نامێنێت. یەکێک لە ڕزگاربووەکان خۆی گەیاندە قەیسەری ڕۆم و لەوێشەوە فرماندرا سوپای حەبەشە هێرشیان هێنایە سەر یەمەن. سوپاکەی ذوونەواس تێکشکێندرا. پاشای ستەمکار کە بینی کۆتاییەکەی نزیک بۆتەوە، نەیویست بەدیل بگیرێت. ئەسپەکەی لێخوڕی بەرەو ناو شەپۆلەکانی دەریا و بۆ هەمیشە لە ناو ئاودا خنکا. ئەو ئاگرەی دروستی کردبوو بە ئاوی دەریا کۆتایی هات. قورئانی پیرۆز لە سوورەتی بروجدا ئەم ڕووداوە بە نەمری دەهێڵێتەوە. قورئان پێوەرەکانی سەرکەوتن دەگۆڕێت. لە ڕوانگەی مادیەوە ئەوانەی سوتان دۆڕاو بوون، بەڵام خودای گەورە پێیان دەڵێت ئەوەیە سەرکەوتنی گەورە، چونکە پاراستنی کەرامەت و ئیمان گەورەترین دەستکەوتی مرۆڤە. ئەسحاب الأخدود ڕۆیشتن، ستەمکارەکانیش بوون بە مێژوو، بەڵام وانەکەیان بۆ هەموو سەردەمێک دەمێنێتەوە. کاتێک زەوی تەنگ دەبێت، ئاسمان دەرگاکانی دەکاتەوە.